ڕێز خۆشەویستی هاوڕێیان دیاردەیەک مرۆڤ دەیبینێ شۆک دایدەگرێ وەرە ئەو زانیارانێ بەردەستن بۆ بەڵگەیە زانکۆی سلێمانی هەڵدەستێت نامەیەک دەداتە داواکاری گشتی بۆ بنبڕکردنی هەموو سەگێک لە سلێمانی بە کۆمەڵ کوشتیان بە ژەهر بە مەوادی کوشتکاڵی بەڵگەکە هەیە ئەو زانیارانشن ئەوە راپۆرتێکی زانکۆی سلێمانیە لە بڕی ئەو هەموو علم و معریفەتەی ئەڵێ بڕۆ سەک لە ناوبە لە ساڵی 2024 کە سەک لە هەموو دنیا ئەو هەموو سوودەی هەیە ئێستا قسە دەکەم کەسی ئەو دەرێ بیبڕە وەک زانکۆیە کە تا ئێستا تێنەگا دیارە ئەو زانیارە دقیق من دەتوانم بڵێم دقیقا بگات دەست ئێمە گەیشتە دەست ئێمە کاچی بن ئەو گردردونە هەر ئی من و تو نییە ئی مرۆڤ نییە ئی سروشتا ئی ئاژەڵە بەڵام ئینسان مرۆڤ پیسترین بوونەوەرە دیکتاتۆرترین بوونەوەرە هەرچی لە ژیان دروست بە هەمووی لە خزبەت خۆی دادنێ شەرعەتی لۆ هەیە بە کەیف خۆی سروش لە ناو بە ژینگە پیس بکە ئاژەڵ ڕۆژانە بە ملیارەها بە 100 ملیۆن دەکوشتەوە و لە ناو دەبە هەلو زەوق لە کەردەدەن هەلو زەوق لە زۆربەی وڵاتەکان هەر بۆ نیشانە تێگرتن دەیان کوژن هەر بۆ زک جوانترین ئاژەڵ لە کوڕەی ئەرزی لە ناو دەبن هەر بۆ جوانی قاپوتێکی ژنان دە 12 پێستی ڕێوی لێ دروست ئینسان ئەوەندە بوونەوەرێکە هەلە بۆ پێڵاوەکی باش پێستی ئاور ینی چی لە دەست دێ دەیکا شەڕەتی هەیە بە 100 ملیۆن ڕۆژانە ئاژەڵ دەکوژن بەڵام یەک ئاژەڵ پڕداتە ئینسان ئەڵێ خەتەرە جانەوەرە ئەدیەت و کورە بابە هەرەگۆچن ئەو دارستانانە دەسووتێنن لە پێناوی کشتتوکاڵ لە پێناوی کشتتوکاڵ کە ماڵی ملیۆنان ئاژەڵە بەرحاڵ بینە سەر ئەوەی ئافرین زانست و پێشکەوتنی زانکۆی سلێمانی هاوڕێ من ئەوە بە دواتچنانەی کردم تا حەدێک لەوەش زیاتر مەهدی ڕەشید دادوەری کشتی سلێمانی وەرە ئەتوو لە بڕی ئەوەی سزای مجریمان بدەیت سزای ئەو هەموو نائەدالەتی بدەی بێ لە سەفی خەڵک ئەچی بچی بڕیاری بە کۆمەڵ بە لە ناوبردنی ئەوە بدێ لە چێ لە شاری سلێمانی ئەو شاری بە شاری ڕۆشنبیری لۆگۆی هەیە کورچە ئابروبەرەکە مەهدی ڕەشید دادوەر مەهدی ڕەشید فەرەج وەڵڵا شەرم لە خۆت بکە داوا ئاڕازە شارەوانی کرا یعنی لەو هەمووی 32 ساڵە وەرە ئەوە ئیبداعی عەقلی کوردیە کە بە دەیان جار سەجیان کۆمەڵ کوش کردیە هەزاریان کوشتە 100یان کوشتە دوای یەک مانچی ئەوەندە پەیدا دەبتەوە ئەوە بنبڕ نییە بنبڕ ئەوەیە تۆ نەزۆچیان بکەیت کەمێک لە پارەی ئەو میلەتی لە نەزۆکردن بکەن شەڵتەر هەیە شەڵتەرەکان بڕۆ بیان بنن تەنیا ئیلاج ئەوەیە کوشتن هیچ دادی نییە 32 ساڵ شتاقیتان کردەوە هیچ سوودی نییە و ئەو شێوە ئەرها باش ئەوە نیە هاوڕێ من تێتان دەگەم لە سلێمانی لە هەموو کوردستان خەڵک ئەترسێ لە سەگ شەڕێکی گەورە دەستی پێکردێ لەنێوان ئینسان مرۆڤ و سەگ تاوان ئینسانە پڕدەداتە سەگ وەلەو مرۆڤ ئەگە سەیری بکەیت 32 ساڵ و پێشترێش هەبووە بەڵام بەو شێوە نەبووە بەڕاستی و دوای ڕاپەڕین ئەو ڕق و قینە و ئەو پیسبوونە و بە گڵاو سیرکردنە بەو شێوەیە ئەوە بووە من تێدەگەم ینی سەگ پڕدەداتە ئینسان سەگ ئەزیەتی ئەوە دەدا بەڵام یەک سەگ ئینسان دەخوێنێتەوە کە خۆش لەوێ یان نا ئەگەر بڕۆ کامەی سەجی دەڕە بڕۆ یە قچ خواردنی بدێ بزانە کوک لە دیاتی پڕداتێ نان کلۆ بادەدا دیتان وێنەی ئەو گەنجەی بە تەنیا دەستەنا 4000 سەجی ینی دەلالە لەوەی دەکا و شتتان درۆیە کە دەڕێن سەگ پڕدەداتی بڕۆ تاقی بکەوە بە سەگ چاوتان دەخوێنتەوە سکان دەکە سکان هەر بەڕاستی ئەزانی ئەوە ڕقی لێ دەبتەوە یان ئەوە جاری واش پرسیانە کاکە یاری دەکەن زمانیتی ئێوە تێناگەن لەو شتەی فعلەن نەحەقشتانی لەسەروی هەرەمەوە من تێدەگەم لەوەی لەو ئەوروپایی سەتانوهەتی ئەمن پەناندا هاتبتە ماڵیمە لە شوێنان ئەڵێ حساسیان بە سەکەیە پڕیدایمێ سێ بەش درۆی دەکە حاڵەتەکی نەفسیە سەدان ساڵە خەڵکیانەوە پەروەردەکرا کە سەگ بوونەوەرشی زۆر پیسە لەم ڕاست ناکەن
يعني تفسيرك هي طبعا أولا عيني إسلام لقرآن دانية برون لا أصلا ببيتوان ولا سورة كهف هاتو تريزي إنسان بحشتيه دوای ئەوە بوخاری نازم 106 ساڵە 180 ساڵە من زۆر دقیق نیم لە شتانە هەستا هەندە حەدیسی کۆ کردەوە ئەوە حەدیس صحیحە ئەوە نە دەڵێن 7,000 دوای هەربژاری لە 100,000 ئیتر ئەبوو بەزاری ئەبوو هورەیرە وەڵا ئەوە گڵاو چۆن گڵاوە یعنی چەند تەنانەت ئیسلامیەکان لە ناوە خۆشیان متفق نین لەسەر سەگ ئایا گڵاوە یانە لەو چار مەزەبەی ئەوە گوتیشمان لە ئاینی ئیسلام شتە باز نەکرا ئەوە خاڵک یعنی نازانم ئیسلامیەکان دەوری زۆر خراپیان هەیە مەلاکان حزبەکان وایان لە کۆمەلگای کوردی کردی کاچ خم لە کۆمەلگای هەموو شەرق ئەوسەت کرد سەگ گڵاوە هیچ تەفسیری زانستیشی نییە تەحەدای دەکەم ئەگەر ئەتوو بڕوات بە زانستەیە بە زانست نەکرد ئیسپاتی نەکردێت پێچوانەوە لە هەموو ماڵێک لە ئەوروپا هەیە تقریبا هەیە یعنی دوو سەرۆکەکانی جیهان ینی پێت وایە پوتین و کلنتۆن و بۆش و ترامپ و نازام چێکی و هەموو سەجیان دیتان لە ئەوەیە ئەوانە دکتۆری تایبەتیان هەیە پێیان دەڵێن چ بکەن چ نەکەن ئەگە پیس بێ لێیان گەڕن بێنە ئەو هەموو دکتۆرە ئەو هەموو فیلسوفە ئەو هەموو نەرمەندا کە هەموو دکتۆری تایبەتیان هەیە زانستیش نەی سەلماندیە زۆر سەیرن ئەو بەشی زۆری ئەو ئیسلامیانە ئەو بڕوان پێ بە ئەمە ڕەخنانە بێت ئەگە بڕوات بە زانستە زانست هەر نافژێردرێ برێ وەڵی ئەمن دەستمە خەستەخانەی هەموو کە پێیان دێ دەستنە خەستەخانە و نەخۆشخانەکان و ناچن بە دوعا و نوشتە و ئەوە بکەن ئەچن نەخۆشە ئێ بابە هیچ دکتۆرش تۆبی تەسپیتی ئەوەی نەکردێ پێچوانەوە بە پێچەوانەوە مرۆڤ پیسترین بوونەوە هەتا لەوکو دبنیە جسم هەر مرۆڤێک لە گەرمی کورە لە سادیش 3 ڕۆژ خۆی نەشۆ بۆنی لێدێ بڕۆ سەک بە ماکمەیشوو پێستەی سەوری هەیە سەک پیسایش دەکاتن لە ئینسان بە ئەخلاقترە بڕوا بکەن بە پێەکەی بەورن بە پێکەی پیسایەکەی دەشارتەوە پشیلە هەر هیچەوە هەموو ڕوشەوە دەکەن ئینسانە بوونەوەرێکی پیسە ئینسانە دەیان نەخۆشی لێکتر دەگرتەوەکو قەڵامات کۆخا دەیان نەخۆشی تر ئەوەی سکسی کە لێکتر دەگرتەوە بەڵام ئاژەڵوانیە ئەو جە دەڵێ گڵاوە هیچ تەفسیرە چینە کە ئەوە سەربەست مشکلە لە ئەو وڵاتی پێشکەوتو هاوڕێیان وڵاتی پێشکەوتی ئەو وڵاتانان ئەوە نییە سەرچ پێشکەوت و کۆمپیوتەری پێشکەوتیان هەنا ئەخلاقی کۆمەڵایەتی میهرەبانیشان لە لووتکەدایە بۆیە مەرج نییە کۆریای باکوور لە چەک زۆر پێشکەوتووە ئێران پێشکەوتووە بەس دوو وڵاتن لە قیەم و ئەخلاق دابڕینە کۆمەلگا ئەوە ناکەن دەردی ئەوە پەروەردەیە لە مناڵیەوە خەڵک ئاژەڵ نەکرایتە دۆست ئاژەڵ وەکو جانەوەر وەکو دوشمن سەیر دەکرێت بۆیە ئەو شەڕە لە نێوان سەگ و ئینسان لە زۆربەی وڵاتە ئیسلامیەکان هەیە کە ئینسان شەرعەتی هەیە بە کەیف خۆی بیکوژی هاوڕیان سەگ لە ئەوروپا سەرەتان دەدۆستەوە هەیە بپرسن ئەم دوات دادن سەگ هەموو شوێرێک هەموو خاون پێداویستی تایبەتە کە ئەوانی کرام بگەشکە لە سویدی شەتەماوەگرەوە بەرهەوە سەر تەکلیفەکەی زۆرە دوو دەفتەرە کەم دەدەن بە زۆخت خۆی دایاندا سەگ هەموو ئەوانەی جەڵتەی دڵ و ئەوانیان هەیە ئەگەر هەیان لێ پێشتر ئاگادارت دادگات ئەو گەشتکێ جەڵتەیە نازەم چی سەگ چەک دەدۆستەوە سەگ مخەدەرات سەگ هەرچی هەیە هەتا بۆ حاڵەتی نەفسی بەکاردێ کەچی لە کوردستان ئەو سامانە ئاژەڵیە گرنگە کە ئەو نیشتیمانە بەشەکی ئاژەڵەکانیشە بەشەکەن لە سامانە نیشتیمانی بەس ئێرهاب و کوشتن ڕۆژێک دەیان بینین بە تیزاب دوێنە دیتان بڵاوم کردەوە بە تیزاب دەیان سوتێنن لە ئەوەکان دەدەن ئالێر لە ببورە ئامودیان دەبەستنەوە دەست و پێیان دەبڕن لۆ نوشتەی سەخیف کە نوشتە بە نوشتە ئەو ساڵی 2024 سەج بە زندیتیش وە لێ دەکەن هەجارە سەجی ڕەش نەکبەتەی کە تەبەر نەفرەتەک چیە ڕەنجی ڕەشە یعنی چ بکاتن خدا وای دروست کردیە ئاژەڵ بوونەوەرێکی خوداییە خوا دروستی کردیەوە کومرت و ئەگەر بڕوات بە ئیسلامێ بۆی دروست نەکردیەوە هەوەحشی بنبەنەوەی چێش سەرۆکی داواکاری گشتی چێش زانکۆی سلێمانی چ کارە ساتەکە هاوڕێیان بۆیە شەرم لە خۆتان بکەن داواکاری گشتی وە سەرۆکاتی زانکۆی سلێمانی
و شارەوانی سلێمانی بە خۆشبەختانە ئەو مزایتم شارەوانی سلێمانی تا ئێستا تەسلیمی ئەو نەبووە بەڵام وحشیگەریە و ئەوە لە هەولێرە شەیە لە دەهۆ چییە و ئەو دیاردا بەڕاستی کارەساتە هیچ چارەسەریش نییە تەنیا نەزۆکردن چارەسەرە سەتی دەکوژی سەک ساڵێ سێ چار دارزەزی هەر جارێش هەفتێک دەکا بە یەک مانجی دوو هەندە زیاد دەکاتەوە چارەسەر نییە دوو ئەو کۆمەلگایە دەبی تێوگا سەک دیگە لەوەی مافی هەیە کورەوە حکوومەتە حکوومەتی نابی هەر مرۆڤ دەبی حکوومەتی سروشت و ئاژەڵانیش پی خۆی بە بەرپرسیار بزانانی هەموو حکوومەتێک لێرە شوایە قوانین هەیە سێ ینی پەروەردە لە مناڵیەوە بکری کاکە ئاژەڵ دۆستە مەڵێنە ما ئەوە ینی مەسەلەکە بەشی زۆری کەلتوری ئاینیە پەرەسێلکە شەرعێتی پێدرایە بەکەیف خۆی دێ دەهاتەناوە کەس لە بۆی نەبوو بەڵام سەک کەر پشیلە ئەوە سەک پرتان دەدات دەدی کەر و پشیلە و چۆلەکە و بۆق و ئەوانە ئینسان بەکەیف هەر لە زەوق دەیکوشی هەر لە زەوق بۆیە ئەوە کارەساتە سەرۆشی زانکۆ و داواکاری گشتی و شاری ڕۆشنبیری ئەو تاوانە بکەن کە لە هەولێریش ئەو تاوانە دەکرێت ئێمە چاودێری دەکەین ئەو بڕیاراوی بزانین ئەگە جێبەجێکرا من بزانم خۆشبەختانە ڕاوەستایە خەڵکەکی زۆر کەتەوەی ئەگەر ڕانەوەستی دڵنیا بن دە هەندە گەورەی دەکەین من بۆیە جاری وە هەڕەشە دەکەم دەبینم ڕادەوەستی بۆیە جێبەجێ ناکەین ئەگەنا دڵنیا بن من وەکو ئینسانێکی ئاژەڵ دۆست وەکو ئینسانێک ویژدان دۆست ئازار بە هەموو بوونەوەرەك تەسف دەکەم و هاوکار لەنگۆش تێ دەگەم خەڵکی کوردستان کە ڕوبەڕووی ئەوە دەبنەوە ئەوە ئەساسەن چارەسەر نییە کوشتن و چارەسەر ئەوەیە لەگە سەک ئینسان هەوڵ بدە زمانشکە ببینتەوە ئەو عەقلیەت و ئەخلاقیەتەی کە پەروەردەی کرایە کاکە سەک بوونەوەرێکی دڕ نییە ئینسانە حتا شەڕە سەجی درزەکە سەک لێرە نمونەی میرەبانیە بۆ ئەو سەگە لە کوردستان بوویتە ئەو درڕندەیە پەروەردەیە پەروەردەکردنی خەڵکە لێرە یاسا لە بۆ هەموو شتێک درایەکەت پێ نادۆتن تویژ لە بدەی بە هەر حاڵ کارەساتەکە بە هیوام داواکاری گشتی تۆزێک کەرامەتی هەبی لە بڕی ئەوەی بڕیاری ناو بردنیاندا بڕیاری سزادانی زەلادامدا کاتێکی خوش